وڵاتانی ئەوروپا لە بارەی قەیرانی دۆسیە ئەتۆمی تارانەوە کۆبوونەوە و بەرپرسانی کۆمەری ئیسلامی ئێرانیش دەڵێن پێویستە ئەم سزانەی ئەمریکا بەسەر وڵاتەکەیدا سەپاندوونی لەلایەن وڵاتانی دیکەی لە ڕێککەوتنەکەەوە قەرەبوو بکرێتەوە. بە مەبەستی گفتوگۆکردن لە سەرداهاتووی ڕێککەوتنی ئەتۆمی نێوان ئێران و کۆمەڵەی پێنجکۆیەک، وەزیرانی دەرەوەی وڵاتانی چین، فەڕەنسا، ئەڵمانیا، رووسیا، بەریتانیا و ئێران لە پایتەختی نەمسا کۆبوونەوە. وەزیری دەرەوەی ئەڵمانیا لە کۆبوونەوەکەدا ڕایگەاند دانەوێت بە شێوەیەکی ڕوون ئەوە پیشانی ئێران بدەن کە سودمەند دەبێت لە سوودی ئابووری ئەم ڕێککەوتنە، بۆ ئەمەش هەوڵ دەدەین هەلومەرجەکان بڕەخسێنین. وەزیری دەرەوەی ئەڵمانیا وتیشی تێناگەن لە کشانەوەی ئەمریکا لە ڕێککەوتنی ئەتۆمی، ئەمە ئەوانی خستووەتە ناو دۆخێکی زۆر سەختەوە. Participants in the JCPOA reconfirmed their commitment to the full and effective implementation. ئەو کات ئاژانسەکانی هەواڵبڵاویان کردەوە ئەو وڵاتانەی بەشداری ڕێککەوتنی ئەتۆمی ئێرانیان کردووە ڕایان گاندووە پابەند دەبن لە هاوردەکردنی نەوتی ئێران و ئەمەش ڕەتکردنەوەی داواکەی ئەمریکایە کە داوای کردبوو هاوردەکردنی نەوت لە ئێرانەوە ڕابگرن. لەبارەی قەیرانی ڕێککەوتنی ئەتۆمی وڵاتەکەیەوە وەزیری دەرەوەی ئێران ئاماژەی بۆ کرد کە پێویستە لایەنەکانی ڕێککەوتنی ئەتۆمی نێوان ئێران و کۆمەڵەی پێنجکۆیەک لە بری بەڵێنی نادیار بەڵێنێک پێشکەش بکەن کە جێبەجێ بکرێت. محەممەد جەواد زەریف جەختی لەسەرەوە کردەوە کە واشنتن تاکلانە لە ڕێککەوتنەکە کشاوەتەوە و پێویستە ئەم سزانەی ئەمریکا بەسەر وڵاتەکەیدا سەپاندوونی لەلایەن وڵاتانی دیکەی لایەنی ڕێککەوتنەکەوە قەرەبوو بکرێنەوە. I am announcing today that the United States will withdraw from the Iran nuclear deal. سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هەشتی ئایاری ئەمساڵ بە ڕەسمی کشانەوەی وڵاتەکەی لە ڕێککەوتنە ئەتۆمیەکەی ئێران ڕاگەیاند و وتی ڕێککەوتنە ئەتۆمیەکەی ئێران خراپە و لە سوودی وڵاتەکەی نییە. دۆناڵد ترەمپ وتیشی جگە لە کشانەوە لە ڕێککەوتنەکە گەورەترین سزای ئابووریش بەسەر تاراندا دەسەپێنێت و لە ئێستاشدا جگە لە سەرهەڵدانی خۆپیشاندان و ناڕەزاتی فراوان بە هۆی سزا ئابووریەکانەوە بەهایدراوی ئەو وڵاتە بە شێوەیەکی زۆر ڕووی لە دابەزین کردووە و گرفتی گەورەی بۆ دانیشتوانی ئێران دروست کردووە.